بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان ئازیزان، بینەران و گوێگرانی بەرنامەکانی ئەزموونەکانی نزیکبوونەوە لە مردن، خۆشحاڵم جارێکتر لە پێنجشەممەیەکی ترە بە خزمەتەوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە لە یوتیوبەکەی خۆمان کە بەناونیشانی شێخ فاتح ئەزموونەکانی نزیکبوونەوە لە مردنە. و پێم خۆشە ئازیزانم زۆرێک لە خوشک و برایان لە کۆمنتەکان نووسن کە ژمارەی تەلەفۆنی ئێمە یاخود مۆبایلی ئێمە برای خۆتان 0 1996 0456 ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن لە واتساپ بێ لە تەلەگرام بێ لە هەموو ڕێگەکان ئێمە لە خزمەتتانین. ئازیزانم، ئەزموونەکان ڕۆشنایی ڕێگەن، ڕێگەی قیامەت. بەڕاستی ڕۆشنایی یعنی وێڵ نابین ون نابین، زۆر شتمان پێڵێن. نوکتەیەکی خۆشتان بۆ بگەڕمەوە، لەم ماوەیە هاوڕێکی خۆشەویستم بەس زۆر قسە خۆشە لە سەر قەبرانی کەسێک بوون، وتیان فڵانە کەس تۆ لە کوێ وێساوی ئێمەش بین بۆ لای تۆ، لەناو قەبرستانە. وتی لە شوێنەکەم لە یەکێک لە گۆڕەکان نووسراوە ئینا لله و ئینا ئیلەیهی ڕاجعون، ینی بۆی بیدۆستنەوە. ینی بە سوحبەت ئەو قسەی کرد بۆ هەموو ئەم گۆڕستانە هەمووی نووسراوە ئینا لله و ئینا ئیلەیهی ڕاجعون، نووسراوە ئەلفاتحە، نووسراوە دوا مەنزڵی فڵانە کەس. بەڕاستی بەرنامەکانی ئێمەش هەر هەمان شتە. ئێمە باسی ڕێی قیامەتەکەین، عینوانمان لەم گۆڕستانەوە دەست پێکات. ناونیشانەکانی ئێمە لە یەکەم لەحزەی گیان دەرچوونەوە دەست پێکات. ئێمە لەوێ ئینشاءالله و هەموومان لەوێین و هەموومان لەوێ کۆبینەوە. بەڵام هەموو ئەم هەوڵەی ئێمە بۆ ئەوەیە کە بەڵکۆمە خوایە لە شوێنێکی باش لەبێ کۆبینەوە و عاقبەت خێر بین و بەر ڕەحمەتی خوا بکەوین ئینشاءالله لەگەڵ سەرجەم ئێوەی ئازیز و خۆشەویست و گوێگران و بینەرانی ئەم بەرنامانە. پێم خۆشە بێتان بڵێم ئازیزانم، ئەم بەرنامانە چەندێ بۆتان ئەکرێت عنوانی کەناڵەکەمان یان بەرنامەکانمان بدەن بە خەڵکانی تر کە نازانن، بەڕاستی زۆر زۆر سوودی لێ بینن. لەم چەند ڕۆژەیە ئیشێکم هەبوو، ئەبوایە بچوومایە بۆ شەقامی یاخود جادەی ساوەڵەکە لە سلێمانی، بەیانیان بوو. ئیتر ویستم بەناو پارکی ئازادیە، تۆزێکیش سێبەرە بەم گەرمایی کۆتایی بەهارە بڕۆم و سوبحانەڵڵا لەناو دەرگای پارکی ئازادیە شتێک هاو بە خەیاڵما، وتم خوایەکیان زۆر ئاسایی ئەگەر ئێستا کەسێک لەناو ئەم پارکەیە ببینم ئەزموونێکی هەبێت و بۆم گێڕێتەوە. ڕواتان هەبێ ئازن، سوبحانەڵڵا هەر 5-6 دقەی پێچوو من ویستم لە دەرگای خوارەوە بچمە دەرەوە. پێشەوەی بگەمە دەرگای خوارەوە برایەکم بینی. ئەم برایم مدەتێکی زۆر بەیەکەوە وەستاین لە ژێر درەختێکە. وتی مامە فاتح، من ئەزموونێکی زۆر سەیرم هەیە، بۆی گەڕامەوە. وتی ئەوەی زۆر کاریگەر بوو لە ئەزموونەکان لەسەر ژیانی من، ئەزموونی فڕۆکەوانە عێراقیەکە بوو کە ئەو کاتە لە شیرینچایە ئەزموونەکانمان بڵاوە کردەوە. وتی پێش ئەو ئەزموونە من نوێژی بەیانیم زۆر بەدەگمە نەکرد، نەمەکرد، ساردە نوێژ بوو، یا نوێژی بەیانیم ناکرد. جاریوە هەبوو کاتی بانک گوێم لە بانک بۆ چووم، هەڵەسام تۆزە پەرداخی ئەومە خوارد، تۆزە خۆم مەشغوڵە کردووە گەڕامەوە ناو جێگەکە، نوێژەکەم ناکرد کە خێزانم پێوتم ئەوە بانگی فەرموو دەی نوێژەکە وکە ئینجا بخەوەرەوە، بەڵام گوێم نادایە. دوای ئەو ئەزموونانە ئەو وەنە کاریگەری لەسەر من هەبوو، الحەمدولایە ئێستا هەموو نوێژەکانم بەپێی توانە بە جەماعەتەکەم، قورئانە خوێنم، سکری خوام زۆرە، بە تایبەتی نوێژی بەیانیان بە جەماعەت لە مسکەوتی شەیکەم نەکەن لە ماڵەوە. ڕۆژێکیان گەڕامەوە ماڵەوە، کە گەڕامەوە ماڵەوە دوای نوێژی بەیانی بەدەم تەسبیحات و زیکرەوە
نازانم ئەوەی بینیم چی بوو، نازانم خەو بوو ڕاستەقی نەبوو، چونکە خەری بوو ئەمویست بشمە ناو جێگا و خەوم لێ بکەوێت. یەکسەر کەوتمە ناو جیهانێکی زۆر ئاڵۆزی بەرزەخەوە. زانیم ئەمە بەرزەخە و ئەوە مردنە من تووشم هاتووە. کاتێکم زانی لایەکیان پیشان نام هەر هەمووی باخ و پێستان و گوڵ و گوڵسار و خەڵک لەو پەڕی خۆشی و قسەی خۆش و مەجلیسی جوانی نورانی پڕ لە میوەهات و لەو پڕی نیعمەتا بوون ئەم بەشە. بەشێکی تریان پیشان نام عەزاب و مەینەتێکی زۆر زۆر تووشی ئەوانە هات کە سزادران. تاریکەکەی عەزابەکەی ناڕەحەتەکەی لە ئەناس بەدەربوو، بەوتن ناوترێت. منیش نمونەی ئەو برازیزەم بۆ گەڕایەوە کە نەیویستوە تا ئێستا مقابلەکەمان بکات بۆ چاوپێکەوتنەکە بکات کە چۆن ئەڵێت ئەگەر هەرچی سزای ئەم دنیاە هەیە کۆیکیتەوە. دایکێک بۆ نمونە 5 مناڵی هەیە، هەر 5یان لە سەربانێکی حەوقات 8 قات خەریکن هاتوونەتە قەراغەکەی و بەرەبنەوە بکەونە خوارەوە، ئەژزانێ بکەونە خوارەوە هەلا هەلا بن. چ ترسێک ڕۆکاتە دڵی ئەو دایکە کە 5 مناڵ لە دەستیا لە لەحظەیەکە. ئەم ترسە زەڕبی ملیارەها ملیار کەس بکە، هی هەموو سەرزەوی. ئەم ترسە بکە بە ترسی هەموو جیهان. دڵۆ پێک نییە لەو ترسەی کە لەو لەحظەیە من چوومە ئەو جیهانە بینیم. دیارە ئەو مەترسی و تاریکەکەی بینی بوو. من چەم نمونەیەم بۆ هێنایەوە، وتی زۆر ڕاستەکە. بەڕاستی نیعمەتەکانی هەرگیز نە بە خەوایە نە بە خەیاڵایە نە بە هیچ شتێک، بەڵام ترسەکەشی بە هەمان جۆرە. مودەتێکی باش بە یەکەوە وەستاین لەژێر درەختێکی ئاوا جوانە، باسی ئەزموونەکانمان کرد و بەڵام حەزی نەکرد نەناوی بەرم نە ئەزموونەکەی بۆ ئێمە بگەڕێتەوە. جا بۆیە ئازانم من داوا لە ئێوەی ئازوو خۆشەویستەکەم ئەزموونەکان بگێڕنەوە. خۆ من ئەزانم ئەوانەی کە باسی ناکەن یا ناتوان خۆیان دەربخەن حاڵەتێکە لەوێ بۆیان دروستە بێت، لەو ئەزمونا بۆیان دروستە بێت، چونکە من ئەمە زۆر ئەمە دیراساتی زۆر قۆڵی لەسکراوە بۆ نایگەڕنەوە. هۆکاری زۆر هەیە، حتا کەسە غەربیەکانیش لە عالەمی مەسیحی و لە غەیری موسڵمانانیش هەر بە هەمان شێوەیە. خەڵکێکی زۆر هەیە و ئەزمونا بینێن نایگەڕێتەوە، بەڵام زەخر لە خۆتان بکەن بیگەڕنەوە بۆمانی بنێرن، حتا ئەگەر هەر نەتوانی بە ڤۆیس بینێرە بە دەنگێک بۆمان بنێرە. ئێوە ژمارەکە لای جنابتان هەیە، هەموو جار هەندێک جار باسیەکەین وە لە یوتیوبەکەیشمانە ژمارەکانمان داناوە، ئەتوان سەی ژمارەکە بکەن و تەلەفۆنمان بۆ بکەن ئەزموونەکانی خۆتان بەسەرهاتەکانتان بگەین لە ئێمە. بەڕاستیەوە ئەس بەسەرهاتانە زۆر 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 کاریگەرە لەسەر هەمومان، هەر لە منەوە تا ئێوەی ئازوو خۆشەویست و سەرجە موسڵمانان. لەبەرەوە خۆشەویستان تعریف و پێناسەی ئەو ڕێگەمان بۆ کاکە ئەکەوینە ڕێ ئینشاءڵڵا. ئەزموونەکان زۆر گرنگنەوە. ئەم ئەڵقەی ئەم جارەش کۆمەڵی ئەزموونمان بۆ دیاری کردوون و بۆتان باسەکەین. کۆمنتی برایەکی خوشکێکی بەڕێزم بینی، خۆی گەورە پایدارتان کا لە یوتیوبە، کە فەرمێ خۆزگە ئەم ئەڵقانە زۆرە لە خوشک برانەواڵن، ئەم ئەڵقانە هەفتەی 2 جار وایە. بەڕاستی ئازیزانم، یعنی منیش خۆم زۆر حەزمە کرد ئەو دەست بەتاڵیم هەبوایە، ئەو تەفەڕوغەم هەبوایە، ئەو ئیمکانێتم هەبوایە، هیچ شتێکی ترم نەکردایە، تەنها خەریکێم ئەزموونانە بمایە. بەڵام بەڕاستی سەرقاڵەکانی ژیان و ماڵ و مناڵ و وەزیفە و من خۆم لە خەسەخانەیە لە ینی لە هۆڵی نەشتەرگەریە دەوامەکەم، کاتێکی زۆر مەبات، ئەوکو وەزیفەی ژیان وەکو ئەوی کە ئینسان مەعیشەتێک ژیانێکی خۆی پێویستەکە بیباتە سەر. لە هەمان کاتا بەرنامەی ترم لە تەلەڤیزیۆن و ڕادیۆکان هەیە، لەبەرەوە ئەمانە سەرقاڵێکی زۆر زۆری بۆ دروست کردووم. و اینجا من بەشێکی ترم داناوە بۆ ئەم یوتیوبەمان کە باسی ئەزموونەکانەوە یوتیوبێکی تریش کە هەندێک جار شتی تێکەین و هیوادارم لەم هاوینا بتوانین زیاتر گرنگی بۆیش بین کە ئەویش نمەی نبووەتە کە بابەتە ئیمانیەکانی تیا بڵاوەکەینەوە پشت بەخوای گەورە. ئینشاءڵڵا چەنی ئیمکان هەبێت خۆزگە ئەو مەجالم هەبوایە و لە داهاتوە بەڵکو ئەو دەست بەتاڵیم بۆ دروست بوویە کە بتوانم تەواوی ئیشەکانمان بکەین بە ئەزموونەکانی نزیکبوونەوە لە مردن، چونکە بڕواتان هەبێ
ئێمە نزیکی 100 ئەڵقەیەوە خەریکی ئەم ئەزمونانەین، بەڵام هەروە ئەبزانن زۆر لە سەرەتایین هێشتا شتێکی زۆر کەممان باس کردووە، هێشتا لە سەرەتای دەستپێکی و دەستپێکردنایی. سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوا بەلێ شاو بڕشێ بەسەر ئێوەی ئازوو خۆشەویستا و فەرمونە مەڵقەیەش کۆمەڵێ بابەتی زۆر گرنگ و جوانمان بۆ ئامادە کردووە. السلام علیکم مامۆستای بەڕێز. من چەند ئەزمونیەکەم بینیوە لە تەمەنی مناڵیمەوە تا ئێستا تاکو ئێستاوە چەند جاری ئەزمونی ڕوحکێشانم بینیوە. حەزم کرد لەم بەرنامەیەوە باسی کەم ئینشاڵڵا. سەرەتا من تەمەنم 10 ساڵ بوو، دائیمەن چین بۆ ماڵی نەنکەم یاریمانە کرد لەوێ هۆدە و هەیوانێکیان هەبوو لە هەیوانەکە دایمە ئێمە یاریمانە کرد. جارێکیان لە خۆما لەو هەیوانی ماڵ نەنکەم یاریمە کرد، وەختێکم زانی دەرگای ژوورەکە کرایەوە، پیاوێکی جلسپی هاتە دەرەوە، منی ڕێکیشە ژوورەوە، منی بردە ژوورەوە لەسەر کورسیە دامینە. ئەترم پیاوە هەرچی جلوبەرگەکەی هەبوو سپی بوو، هەتا قژی سپی بوو، برژۆڵ و ڕیشی سپی بوو. ئەو ژوورەشی کەوا منی برداویە هەرچی لەو ژوورەیە بوو، چۆن بڵێ ئەشەی ئەمەلیات و ئەوانە بوو، کامل سپی بوو. قاپێکی ناشەی ئەمەلیات و ئەوانە لی نزیک کردمە مشەم و تخوا بەرمدە بەس بەرمدە نوێژەکەم، بەخوا نوێژەکان مەکەم. تر زۆر لی پاڕامەوە، تر نازانم ئەو چی کرد و چی لە من کرد نازانم. ئیتر زۆر پاڕامەوە نوێژەکان مەکەم، بەخوا بەرمدە و ئەوانە. ئیتر بەرمیدا سپاس بخوا. ئیتر لەو جاوە الحەمدولیلا من لەسەر نوێژەکانم بەردەوام بووم. ئەو کاتە شەرسەنانی تەمەنم 10 ساڵ بوو، بە سپاس بخوای گەورەیتر لەو کاتەوە من تام و چێژی عیبادەت و ئیمان چوە دڵمەوە. ئیتر لە دوای ئەوانش تەقریبەن چەند ساڵێکی پێچوو شەوێکیان خەوم بینی، لە خەومە مردبووم لە ژوورێکی 4 گۆشەی مرەبەعا بووم. ئەمە قەبرەکەمە. قەبرەکە ماڵێکی سووری جوان کرا بوو، جێیەکم بۆ ڕاخرابوو ناو قەبرەکەیە. لە خوار جێگاکەمەوە تەلەڤیزۆنێک ئیشێ کرد، لەسەر تەپڵێکی دانرا بوو، قورئانی لەسەر بوو. هەموو دەمە قەبرەکەمە گوڵە پێتیا ئیشێ کرد. کە سەرم بەرزە کردەوە بۆ سەقفەکە، پەنجەرەیەکی چۆن بڵێ بچووکی تیا بوو، ڕووناکیەکی ئەدا. سەرم هەڵ ئەبڕی لە گۆڕەکەوە، سەیرم کرد هەرچی خزم و مناڵەکانم بە دیار گۆڕەکەوە وەستاون. منیش وتم بڕۆنەوە بەس ئاگاتان لە نوێژەکانتان بێت، توخوا بڕۆنەوە بەس نوێژەکانتان بکەن، ئامان نوێژەکانتان. تر لەوەیە خەبەرم بووە. ئیتر وڵات چەند ساڵێکی پێچوو لەوە دووە کاتی کۆڕۆناکە بوو، ئەو کاتە نەخۆشی شتەکە بەسەر چوو بوو. ئیتر شەوێکی کاتی درەنگ بوو، دەور 11 ئەوانە جێگاشتم ڕاخست بۆ مناڵەکان و مناڵەکان هێشتا یاریانەکرد هاتنە سەر جێگاکان. من پێش لە ئەوان چوومە سەر جێگاکەم ڕاکشام و ئیتر چوومە سەر جێگاکەم، هەستم کرد پیاوێ لە خوار قاچمەوە وەستاوە، بەنج بووم، بەس کە چاوم پێ بوو بەنج بوو. دەستەشەیەکی سپی لەبەرا بوو، تۆزێ پێی دیار بوو، تەقریبەن تۆزێ جزداشەکەی کورد بوو، قاچی تۆزێ ڕەشپێز بوو. سرم هەڵەبڕی، هەتا سرم هەڵئەبڕی باڵای بەرز بوو، دەستاشەیەکی سپی لەبەرا بوو، دەم و چاویم نابینی، هەتا سەر سینگیم ئەبینی. ئاگام لێ مناڵەکان یاری ئەکەن. خوای من ئەبێمە خەوبێ ببینم ئەم پیاوە وەستاوە، ئەبێ چی بێت. هەنێ قسەم کرد لەگەڵ خۆمەوە، ئەمانە هیچ ناتوانم حرەکەیە بکەم، بڵێم مناڵەکان ئەمە چییە یا شتێ، هیچ حرەکەم نەما، بەڵام خۆف و ترسم نییە هیچ. سەیرم ئەکرد، وڵا سەیرم ئەکرد، وەختێکم زانی نەما. کە نەما دانیشتم، هەستامە سەر جێکە دانیشتم، باشم نەبێ خۆم لێ کەوت بێ، ئەبێ خەو بێت، باشە خۆ من ئیستا ئاگەم لە مناڵانە بوو، یاریانە کرد، هەروە خەریکی یاریکردن و ئەمانن. دەی هیچ نێوتم خۆم بینیوە. دووبارە ڕاکشامەوە، وڵا ڕاکشامەوە، دیسانەوە هاتەوە، دیسانەوە کابرا هاتەوە لە خوار قاچمەوە وەستا، ئاینم دزداشە لە بەریا کە لەگە چاوم بەوەکەوێ بەنجە بم یەکسەر. باشەمە ئەگەر ئەوجا خەوتی بێتم خۆی سەنە خەوتومە، پێویستە من دانیشتە بووم، وەڵاهی مەخەو نییە. سەیریەکەم خوای نازوولێتەوە، دزداشەی سپی لەبەرە، هەتا سەر هەڵە بڕم، هەتا سەر سنی ئەبینم، دەم و چاوی نابینم. یا ئەڵڵا بێمە چی بێت. مناڵی ژوا یاریەکە بە دەورمەوە، ئاگەم لەوانیشە، ئاگەم لەیشە وەستاوە، بەڵام چییە بەنج کراوم، ناتوانم هیچ حرەکەی بکەم، هیچ خۆفیشم نییە. وەڵا دیسان نەما،
دیسان نەماوە هەستم دانیشتمەوە، بەڵام هەرچی گیانم هەبوو لە ئارەقان پڕ بوو. تم هەشە جارێ خەو بێت، ئێبێ دوم جار خەو بێت، هەشە بێ خۆم بینی بێ، وەڵاهی لا حەول ولا قووەتە ئیلا بالله هیچ نییە ئینشەڵڵا. بۆ جاری سێم ڕاکشامەوە جاری سێم دووبارە هاتەوە بەنج بوومەوە، سێبارە بوو بە سێ جار. وتم وەڵاهی من جارێکە خەوتی بێتم دوان سیان وەڵاهی نەخەوتومە، وەڵای مناڵانەوە بە دەورمە هەر یاریەکەت ئاگام لێیانە. کابراژەوە وەستاوە سەر هەڵە بڕۆتمە موساوی ببینم نایبینم، بەڵام لەسەر جێیەکە کە ڕاکشاوم هیچ حرەکەیەکت نەیە بجوولێمەوە بزانم چییە و چییە، هیچ. وەڵا تاوێکی کە وەستاو نەما، وەڵا نەما. ئیتر هەستام هەرچی گیانم هەبوو تەڕ بوو لە ئارەقە، هەستام وەڵا ئیتر هیچ خۆفێ شتێکم نەبوو، هیچ خۆفێ لە ترس لە دڵمانە بۆ بڵێم وەڵا ترساوم یا من ئەوەم بینیوە. الحەمدولیا ساندوور کاتژمێژم کرد و ئیتر هیچ نەبوو. هەتاکو پێرارەکەش دیسانە نوێژی بەیانیم کرد و چوومە سەر جێگاکەم، ڕاکشامەوە، هەستم کرد دەرزێ کرا بە بن پێمە، ئەنە 50 کەڵەمە 50 گەورەکەی پێم، ئەو دەرزێ کرا بە پێمە یەکسەر، ینی دوای چەند ساڵ 3-4 ساڵێکی پێچوو ڕێک ئەو پیاوە هاتەوە فکرم، ڕێک لەگەڵ دەرزێکەی لێمدا و بەنج بووم. هەستم کرد وردە ئەو چەرمە و چەرمەکە و گۆشتەکەم لە یەک جیا بێتەوە، ئەکشێت وردە سەرکەوت. هەستم ئەکرد کە چەرمەکە و گۆشتەکەم لە یەک جیا بێتەوە، هەتاکو سەر ئەژنۆم هەر ئەهات، هەر وردە ئەهات. بەڵام ناترسام، ئەموت وەڵاهی من ڕوحکێشانە، ئەم جارە تەواو وەڵاهی ئێستا ڕوحمە کێشی و ئیتر لەگەڵ خۆما قسەمە کرد، ئەموت ئەی باشە ئەڵەن ڕوحکێشان ئەو ناونە سەختە، ئەوە تەمە چەرمەکە و گۆشتەکە خۆ ئاگام لێکی ئەکەنەوە، بۆ ئازارم نییە، هیچ ئازارێکم نەبوو. وردە سەرکەوت دیسانەوە کەعنی بەنج بوومەتەوە، ئەزانم کە ئەمە ڕوحکێشانە. هات وردە سەرکەوت هەتاکو گەشتە لای سەروی ئەژنۆم و دەسمەوە، سەر پەنجەی شایەتمانم هێنا و پەنجەم هین کرد، پەنجەی شایەتمانم چۆن بڵێ شایەتمانم هێنا و وتم کوردە خەفە لە چی بخۆم تخوا وەڵاهی مردن ئەو نا خۆش بێ ڕوحکێشان ئەوها بێ، وەڵاهی هیچ ترسێکی نییە، ئەی خەڵک بوو ئەوها ئەڵێ، ئەمە هەروە ڕوحیشمە کێشەی وردە ئەو چەرمە و گۆشتم لێک جیا بێتەوە. وەڵا ئەمەنە دڵخۆش بووم، لە دڵخۆشی خۆم بەدەستی ڕاست و چەپم شایەتمانم هێنا، وتم تخوا با شایەتمان بێنم، مادەم ئەم جاریان بەڕاستی ئەمرم، ئیتر تەواو خۆم حازر کرد بۆ مردن. وردە سەرکەوت، هەر سەرکەوت هات هەتاکو سەری سنگم و لای ملم ئەو چەرم و گۆشتم هەر لە یەک ئەترازی و لە یەک جیا بێتەوە. هەست ئەەکەم یعنی ئەو لاشەم بەنجایتر ئاگام لە خۆم نامێنێ هیچ، بەس چییە ئاگام لەوە هەیە کە چەرمەکە و گۆشتەکەم لە یەک جیا ئەبێتەوە و ئەمە ڕوحکێشانە. گەشتە لای ملم و نەما، ڕێک بەنجەکە بەرمیدا زۆرم خەفەت خوارد، ئەوە نەم خەفەت خوارد، وتم وەڵاهی خۆزگا بەرمی نەدایە، تخوا ڕوحکێشان چەند خۆش بوو، باسیەکەن ئەڵەن وا سەختە و ئەمانە، وەڵاهی خۆزگاوی من ڕاستی بۆیە ڕوحم دەرچوایە، هیچ ترسی ناوێ، هیچ ئەوە نییە کە باسی ئەەکەن، الحەمدولیلا چەند خۆش بۆ ڕوحکێشان خۆزگا. ئێتر کە خەبەرم بۆ زۆرم خەفەت خوارد، بەڕاستی زۆرم خەفەت خوارد و زۆرم لا ناخۆش بوو. گەیشتە پارەکەش دیسان نوێژی بەیانیم کرد و چوومە سەر جێگاکەم، ڕاکشام و کە ڕاکشام دووبارە ئەمە ساڵێکی پێچوو دەرزێ کرا بە نوکی پێمە، کە دەرزەکە کرا بە نوکی پێمە، ڕێک ئەو پیاوە کەوتەوە بێم کە بینم دزداشە سپێکەی لەبەرا بوو، لەبەر ئەوەی کە لەگە چاوم بەوە کەوت و بەنجە بوو، لەگەڵ دەرزێکەشا بەنجە بووم، هەر هەمان شت بوو. وتم وەڵاهی ئەم جاریان تەواو، بە خەبەریش بوومە تەسبیحاتەکەم لە ناو جێگاکە نوێژی بەیانیم کردووە، خەریکی تەسبیحات بووم، دەرزێ کرا بە نوک پێم پەنجەی پێمە، وتم ئەخوا ئەم جاریان لەجاتم نابێ مەیان مردنە، تەواو دیسانەوە لەگەڵ خۆما قسەمە کرد، ئەوە تا توش جاران ینی چۆن پێشتر ئەوەم بینی بوو، هەر هەمان شتە. دیسانەوە هەستم کرد ئەم چەرمە و گۆشتم لە یەک ترازایەوە، دیسان هەر هەمان شت پێشتر کە بینی بووم هەروە،
لێ یعنی نەخۆش بم یان شتێکم بینی بێ هیچی سەرزۆریش ئاسایی بووم خەریکی تەسبیحات بووم دەرزێکە کرا بە پێمە چەرم و گۆشتم دیسان لە یەک کەوتەوە ترازان وردە دووبارە هات سەرکەوت سەرم و گۆشتەکەم لە یەک ئەترازێ حازر کرد بۆ ڕۆحکێشانەتم تەواو ئەم جاریان بەڕاستی ئەمرمەوە چەند جارە من ئەمە ئەبینم ئەم جاریان تەواو بەڕاستیە سەرم و گۆشتەکەم لە یەک ترازە هەر ئەگلەیەک جیابەوە بەڵام ئەم جارە قاچم مێرولەیەکی ئەکرد هەستم ئەکرد تەزوێ بوو تەزوێ لە قاچما بوو چەرم و گۆشتەکەم لە یەک ئەترازە وردە دووبارە هاتەوە تاکو سەروی ئەژنۆ من هەروە تەسبیحاتمە کردم کورە ئەڵەن چۆن بمری هەروە زیندوو ئەبیتەوە من تەسبیحاتەکەم تر بۆچی خەفەت بخۆم بەخوا ئینشەڵا کە زنوش بوومە هەروە بەم تەسبیحاتەوە ئینشەڵا زنوە بمەوە وەڵاهی هەتاکو سەروی ئەژنۆم بەرمیدا ئەم جارش بەرمیدایە مامۆستا هەستم کرد چەندێ دوای ئەوەش ئەو تەزوە هەر لە قاچما بوو ئەو تەزوو مێرولەیە هەر لە قاچما مابوو تاکو سەروی ئەژنۆم هات دیسانەوە نەما ئیتر ئەمە من چەند جارێکە ئەمە بینم بەڕاستی یعنی نەخۆفێکم هەبووە نەترسێک چۆتە دڵمەوە هەموو جارێک یعنی من ئەم شتەم بینیوە بەڕاستی جار لەگەڵ جار پێ دڵخۆش بوومە لەبەر ئەوەی ئەڵێم وەڵاهی ئەگەر مردن و ڕۆحکێشان ئەوها بێ هیچ ترسێکی ناوێ یا ڕەبی خۆی گەورە بخاتری گەورەی خۆی عاقبەت خێرمانکە خۆی گەورەی ئینشەڵا ئەم وتانەی من سوودی هەبێ بۆ خوشک و براکانم بۆ دەوروبەر یا ڕەبی بێمەمایی هیدایەت بەڕاستی ئێمە کە لەم سەر زەوین کاتین نابێت کاری بکەین خۆی خۆمان بڕەنجین عاقیدەتمان هەر مردنە بەخوا ئیتر خۆی گەورە لێمان ڕازی بێ سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵی وبەرەکاتوه خۆی گەورە پاداشتی تۆش داتەوە یا ڕەبی سڵاو و ڕەحمەتی خۆی گەورە لێ بێ مامۆستای بەڕێز باشی الحەمدولله مامۆستای بەڕێز وەڵاهی من شتێکی کەشم هەر لە بیر چوو خەونێکی کەم بینیوە ئەگەر ئەویش پێویستە بە بەرنامەکە و ئەگونجێ ئەتوانی ئەمەش هەردانیت مامۆستا فەتەیەک تووشی وەسواسە بووم وەسواسەیەک بووم بڕوا بکە ئیتر نییە زۆر حاڵم تێکچوو بوو نوێژم ئەکرد چوار کاتەم پێمە کرد ئەمە دیێکڕکاتە ئیتر وەلحاسڵ نوێژەکەم لێ تێکەچەوە دەست نوێژم ئەشوەری ئەمە دەستم تاڕ نەبووە دەم و چاوم تاڕ نەبووە دووبارە دەست نوێژم ئەکردەوە دیسانەوە ها لە نەخەیت پێمێوتەوە فڵانە شوێنە تاڕ نەبووە قاچە جوانە شۆری ئەمە وەلحاسڵ گیرم خواردبوو ئەگەڕامەوە دەست نوێژمە شۆری ئیتر نەجارێ نەدوان ئیسفادەی نەبوو هەروە بوو نوێژەکەم ئەکرد لێم خەڵەتە بوو چوار کات مەکرد ئەمە ڕکاتێکە ئەمە دوانە ئەمە نەقسە ئەمەی وایە وەلحاسڵ ئەسەم تێکچوو بوو بەدەست خۆشم نەبوو چەندە هەوڵمەدا هەتا هەت خراپترە بوو وەڵا شەوێکیان خەوم بینی لە خەوما بوو نازانم داڵ بوو بەخوا کۆتر بوو نەمزانی چی بوو هات لەسەر شانم نیشتەوە قاچێکی لەم سەر شانم قاچێکی لەسەر شانەکەی کەم و سنگی لێدام و بردمی فڕی بە ئاسمانە فڕی بە ئاسمانە ڕۆی مەسافەی ڕۆی بە ئاسمانە ئەوها من واسی دەکەم کەسیش دیار نییە منی بردمی مەسافەیەک ڕۆی هێشتا قەڵەباڵغەیەک نیشتەوە لە قەڵەباڵغەکە نیشتەوە مامۆستا ئیتر سەیرم کرد کەسێکی ناسیاوی لێ بۆ ڕێکۆتێکی ڕەشی لەبەرابوونا ئەو قەڵەباڵغەیە ئەو نەفەرم ناسی ئەوانی کەم نەناژتم باوکە ئیسا ئەمە من ببینێ ئەڵێ ئەمە چییە کا لەم دەشتە و لەم قەڵەباڵغێ و لەناو ئەم خەڵکەیە بۆچی گەشتۆتە ئێرە خۆم لێ شاردەوە ئەمەت بە نەمبینێ ئەمە بۆ منی لێرە دانامە چی بکەم ئیسام بمبینێ ئیساڵێ چیڵە تو چیەکی لە ناو قەڵەباڵغەیە خۆم لێ شاردەوە لەناو قەڵەباڵغێکەیە نەفەرێ لەسەر کورسیە دانیشتە بوو چارەسەری خەڵکەکەیە کرد بانگی کرد ئەوەی کەوا من ئێڵم لێیە بوو ناسیا بوو ڕیکۆتێکی ڕەشی لەبەرا بوو هاواری کرد ئەوی کەوا ئەڵێم نوێژی ناکرد مامۆستا ئەمزانی کە نوێژ ناکات ئەو کەسە ئەوەی لەسەر کورسێکە دانیشتە بوو هاواری کردوتی ئەو ڕیکۆت ڕەشە دەرکەنە دەرەوە دەریکەنە دەرەوە دووری خەنەوە با لێرە نەمێنەوەی کەەوە ڕێکۆتە ڕەشەی لەبەرایە وەڵا دووریان خستەوە ئەو ڕۆی ئیتر تۆزێ مرتاح بووم ئەوەنەوە بووم نازانم بردمیە پێشەوە ئەو داڵە یا بۆ خۆم چوومە پێشەوە ئاسەڵ سرەی من هاتە منیان بردە بەردەمی وتی چیتە زۆر وەسواسم حاڵەکەم ئاو هایە
ئیتر باسی زروفەکەی خۆم بۆ کردوتم ئاهاتێر چوومە و تووشی وەسوەسە بوومە و بەدەست خۆمی و ئەمانە ئیتر کەوتە دوعاکردن بۆم ئەوەی دوعا بۆم کرد ئەوەی دوعا بۆم کرد لەسەر خۆ بە نەرمی ئیتر بەس حەزت ئەکرد گوێی لێ بگری دوعایەکی زۆری بۆم کرد وەڵاهی ئیتر خەبەرم بووە ئیتر ئەلحەمدولیلا سوپاس بۆ خۆی گەورە واسواسەکەم نەما چاک بوو ئیتر لەوە دووەکە ئەسۆم دەستنوێژم بشوێری ئەموو دەستم تەڕ نەبوو قاسم تەڕ نەبوو ئەموو با تەڕ نەبێ قەیچێتە با تەڕ نەبێ ئیهمالم کرد ئاچمە سەر بەرماڵ نوێژم ئەکرد کاتێکمە کردووە یعنی ستیان لە ناخە هاتچۆن بۆمە هاتەوە وەسوسەکەی وت نوێژەکە تەواو نییە دوور کات ئەمە با دوور کات بێ قەیدا من بۆ خۆی گەورێکم خۆ بۆ توی ناکەم تەوە قچیە نوێژەکە نەقسەمت با نەقس بێت دەست نوێژەکەت جوان نەبووم و با جوان نەبێ قەینا من بۆ خۆی گەورە کرد بۆ خۆی گەورەکەم بۆ توی ناکەم تەوە قچیە با نەقس بێ قەیچێکە ئەموو خۆیە بە خاتری گەوری خۆت من ئەم نوێژەکە ئاوا ئەیکەم کە نەقسە دەسەڵاتی خۆمیتیانێ پێشتر پێش خەوەکە خوا ئەلێمی وەرگری ئیتر زۆر ناڕەحەت بووم وەڵای تر ئەلحەمدولیلا ئەوەش بۆ خەوە ڕزگارم بوو سوپاس بۆ خوای گەورە. السلام علیکم و رحمت الله و بەرەکاتوو. جارێ سەلاوتان لێبێت لە هەموو کەسێک ئەو بینەرانێک کە تەماشای ڤیدیۆکە دەکەن. سوپاسی مامۆستا فاتیح دەکەم کە ئەوە کەناڵی داناوە. با بچمە سەر ئەزمموی یەکەم واقعیە. ئەزمموی یەکەم من تەمەنم تقریبان 4 ساڵان بوو لە ساڵی 1997 بوو 98 بوو. من ئەو کاتە منداڵ بووم، بیرم دێ هەتا ئێستاش هەموو شتێکم لەبەرچاوە، هەموو شتێکم بەبیر دێت. ئێمە من و کوڕەپەلکم لەگەڵ خوشکی کوڕەپەلکم ئێمە 3 کەس بووین لە کۆڵانێک دەبوو. شتە کۆڵانەکان چا نەکرا بوو، هەموو خۆڵ بوو. ئێمە لە گوندێک بووین، لە گوندێکی دۆ وڵات تقریبان کاتژمێر بڵێن 4 بوو 5 ئەوها بوو. ئێمەش منداڵ بووین لە ڕووی دینیوە هیچ شتێکمان نەزانی. ئێستا من تەماشام کرد، یعنی سبحان الله. پشتەمەوە کۆمەڵێک ئافرەت هاتن، هەلەنا کاو کۆمەڵێک ئافرەت هاتن 15-20 بوون، هەموویان جلی ڕەش لەبەردا بوو، تەنها نیقابژی بوون، نیقاب بوون، تەنها چاویان دیار بوو، بە سرەدا هاتن، چ شتێکیان پێ بوو. مەجموعەی گەورە خواردن لەسەر دادەنین دەیبەن. مەجموعەی ئەوە گەورە بە دەستی چەپ لەسەر سەری خۆیان دانا بوو، بە دەستی چەپ گرتبوویان، جا هەموویان لەسەر سەر بوو، هەموویان لەسەر سەریان بوو. تەنیش منەوە ڕۆیشتن بەدەست، من لای ڕاست بووم، ئەوان دەڕۆیشتن. منیش هەستم بە کەمێک بەرسیەتم کرد. منیش تەماشام ئەو ژنێکم کرد، ژنێک ڕاوەستا سەیری منی کرد، ئەوری داوە، وەڵا دەستی ڕاست برد بوو خواردنێک. منیش نەمزانی خواردنە، بەڵام هەستم پێ کرد شتێکیم پێیە، شتێکی ئەو ژنانەش شتێکی پێیە. وەڵا خواردنێکی نادەرێ، نازانم چۆن بوو، یعنی وەکو ئەوەی باز نەبوو، وەکو دووغابە و تڕشکە دروست دەکەن، وەکو ئەو بوو، بەڵام جیاواز بوو. هەندێک شتی لەسەر کەمێک سۆرە و سەوزۆی لەسەر بوو کە دەستم لێدا دەستم پیس نەبوو، یعنی ڕۆن و ئەوتش نەبوو. وەڵام منیش کردم دوو کەر، یەکم دا کوڕەپەلکی خۆم، ئەویش دا خوشکی خۆی، منیش یەک لەقم لێدا خواردم، یعنی ئەوەندە خۆش بوو هەموومان خوارد. وەڵا نە تێر بووین نە برسی بووین. وەڵا گوتمە کوڕەپەلکی خۆم، گوت ئەستە با بڕۆین با بینینەوە خواردنەوە. بڵێن یعنی 30 مەترێک 50 مەترێک ڕۆیشتین، دیار نەمان. بەڵام بەر لەوەی 50 مەترێکی بڕۆین، من تەماشام کرد لە ناوکەو دیار نەمان، لە ناو کۆڵانەکەدا دیار نەمان. ئێمەش گوتی با بڕۆین خواردنەکە بینەوە، بزانن خۆش بوو وەڵا بە خواردنە.
ولا روشتين تماشاكي مامستا يعني ئەوەندە دوور ڕۆیشتنە لە خلالی چەند چرکەیەک يعني 30 چرکە ئەوها ئەوەندە دوور ڕۆشتنە دەتگوت ئەوانە بە غاردان ڕۆشتنە ئەوەندە دوور ڕۆشتنە يعني هەر هەممە دیار بوونەوە هەر لەویش بەڕێز دەڕۆیشتن يعني ئەوها وەکو مەستەرە ڕێزەکان تێک نەدەدەوە هەر ئەوها دەڕۆیشتن کورا من مشکم يعني بە کوورەپەرکی خۆم گوت بە شەوانە کوهاندە خێرا ڕۆیشتن ئەوانە ئێمە مشەوەش بوون ئێمە وەڵا من تەماشای کوورەپەرکیم کرد کوورەپەرکی منیش سەیری منی کرد وەڵاهی سێ چرکە دیسا ئاورمان داوە وەڵاهی دیار نەمان یعنی سێ چرکە تەماشا یەکترمان کرد عەفو سێ چرکە تەماشا یەکترمان کرد دیسا تەماشامان کرد هەر دەڕۆن نازانم بە کوی دەڕۆن یعنی ئەو شوێنەی دەڕۆن ژی هەمووی دەشتاییە و وەکو چییە هەموو جیایە جاری دوام تەماشامان کرد هەر دەڕۆن بوو جاری سێم من تەماشای کوورەپەرکی خۆم کرد کوورەپەرکی منیش تەماشا من کردەوە وڵا بوو جاری سێم تەماشامان کرد ئەو جارە هەر ون بوون هەر ینی گوتم باشە ئەوانە بۆ کوێ ڕۆشتن ئەوانە فڕین ئەوانە چوونە بەهەشت ئەوانە کێ بوون ئەوانە هەر لە ناکەوە لە پشتمەوە هاتن و ئەوەندە بە خێرای ڕۆشتن ئەوەندە دوور ڕۆشتن ینی بە کیلومتر ڕۆشتن بە کیلومتر ئەوەندە دوور بوون دواتر لە ناوکەوت دیار نەما یعنی پێم سەیر بوو ئەوە چیەکەن ئەوەندە خێرا ینی مێشکمان جام بوو وڵا ئێمە ترساینیم ئێمە لەو کاتەوە ترساین ینی نەمان وێرە بۆ کەس باس بکەین گوتم هەر خوبێدەنگە هەر با بڕۆین ئەویش بود خوبێدەنگە بە بچین وڵا خوشکیە گوتی کوا خواردنەکەن نەتانینا وڵا ئێمەش گوتمان ڕۆیشتن نەمانزانێت چی پێ بڵێن ینی گوتی ڕۆیشتن وڵا ئێمە هەر سەرسام بووین ینی ترسێک لە دڵێمە دروست بوو بەڵام لە بیرمان کرد ئێمە ئەو کاتە منداڵ بووین تەمانمان 4 ساڵ بوو ئەوها جا دوایەوە ینی کە تەمەنم گەورە بوو ساڵ بە ساڵ هەر بیرم داهاتەوە ینی گوتم باشە ئەمە کێ بڵێم ئەمانە کێ بوون ئەو خواردنە خۆشە جا چاویان ئەوەندە جوان بوو ینی نزانم ینی ئەوانە مەلیاکەت بوون گوت یەکەم جا منیش گوتم جەنن گورە بابا گوت ئەمن بەخۆم گوت جەن خواردنی خوش بە منە دەدا زۆر بوون ینی 15-20 زیاتر بوون تەنیا یەک ژن ڕاوەستا بوو ئەوە ئەزمموی یەکەم واقعی بوو ینی خەون نەبوو ینی ئەوە واقعی بوو بەسەرمان دەهات ئەزمموی دوام تەمەنم گەورە بوو تقریبا لە ساڵانێک وڵی ساڵێکی بیرم نایەتەوە بەس نازانم 2018 بوو 19 بوو ساڵێکە بیرم نایەتەوە بەڵام من لە خەڵکدا بووم ماشام کرد هەندێک کەس شەڕیان دەکەن و هەندێکی تریش دێنە شەڕیمە ڕەشن هیچیان دیار نییە حتا چاویشی دیار نییە هەر ڕەش وەکو سێبەرەوە بوو هیچ شتێکی دیانەوە بەس ڕەش بوو بەس ئەوەندە خێرا بوون ئەم ڕام کرد نەمتۆنی ینی نەمتۆنی ڕا بکەم لە ناوکەو کەسێک لە پشتە من دەستەکانی ینی کەسی لە پشت منی هەڵگرت منی بەرز کردەوە بۆ ئاسمان منی مرد ئەو کەبرە هەر دیت ئەوەی ڕەشەکە ئەو هەر دیت لە ناوکەوە من بەربوومەوە وڵا دیسان خەرەی بوو بمگرێت دیسا من هەست منی بەرز کردەوە وڵا منی بەرز کردەوە ڕۆبارێک لەوێ بوو لە خوارێ ڕووبارێک لەوێ بوو ئەوی لەوێ ڕاستە هەر تەماشەمان دەکرد ئێمە تێپەڕین و لە ناوکەوە هەموو چوونە شوێنێک هەموو دارستان ئەمن لە هەوەیە ئەوەستان ئەمن لە هەوەیە تەماشای خوارێکم هەموو دارستانە ئێمە وڵا لە ناوکەوە ئەوەی منی بەرز کردووە ملیاکەتەکە جا نازانم کێ بوو ملیاکەت بوو جبرائیل بوو هەستا لە دەستی ڕاست هاتە بەرامبەری من بەڵام دوور بوو شاکەم ڕدینی ڕەش دەتگوت سووق لێداوە دەموچۆیەوەندە سپی جلی سپی منیش جلی سپیم لەبەردا بوو وەڵاهی تەماشاکەم تاجێکی زەر لە ئەنیەوێ هەستم کرد ئەوە حەزرەتی جوبرائیلە جا نازانم بەڵام یەک قسەی نەکرد جا نازانم ینی وەحاضر ئەو شتم بینی ئەزمموی چوارەم مامۆستا لە خەودا بووم ئەمە خەونە
تماشا که ما آسمان سور بوده آسمان سور بوده و کاری تماشای خانوه کم خانوه کان همو رشن تماشا کم لدوره و کمال گیاندار دین رشن وانتا بخیرای دین بناو خلق دا کودن جا لی دا دیان گشت نازنم چیلیانه کرم بناو خلق دا کودن ولا منیش گوتم براک ما وانا کینا وانا گوتی اوا دابت الارض دابت الارض اون خیره بون لا یکی هات بولای ما زور بخیره هات کوراسم گوتم ورا وابشین جوره والله درگم قپات کرد هر هات جوره اون بخیره هات قول منی دا لمن بخربان بولم يعني بخبر هاد ماما اما جي قدام بابچم سير قرآن كم اخو اوشتاهيا ولا تماشام کرد نازم چه صورتك بو او ما بيرنيا تماشا كم ام وشيه ديت موا لا قرآن دا نصرة بو دابط الارض يعني اوانج نازنم بو نواري كن جانداري كن ديت موا بس نازنم بيرم نوت او چه صورتك بو يعني آسمان سور بو يعني نازنم وانا أزموني بينجام مامستا أمسال لمانج رمضان نازنم چه روجي بو من الشودا نوستبوم والله منيش تماشا كم من لدايره كم دا إداره كم نازنم كوية هر إداره که چند غرفه گib دیده بو کس کاری که مداری بینی ایشی خوی دکر بلام نتوانی در باز بید ولی منیش گوتم با چاره سری که لا کسی ورقه به من دا نازم هر کی بو نازم ورقه به من دا منیش او ورقم پیم دا ولا ایشکی تا بو روش حل لنا کو کسی دستی منی راستی گرد تماشام که روم کرده دستی راست بالا که گورم بینی پیوه هات اونده گوره بون اونده سپی بون اونده دریج بو لایک چرکه دا منی برس کده و هر راست دنیا من بهجه هشت هر راست یک شركة دا هم هر دروين استيرا دبينم او ده بخيراي دروين او استيرا دبينم يعني آسمان راش بوا استيرا دبينم يعني بيني سي شركة جيش ما طبقي نظرم طبقي كان بو والله مني دانا او چو سجده منيش چو ما سجده هر دگمان جلسپی لبردا بو هر دگمان جلسپی لبردا بو جلسپی لبردا بو والله او چو سجده او هستاوا لا لا راست راوستا ايش تماشام کرد ليرة تلفزيوني که وكولا كيشة دريجة وكو حركة دكا تلفزيوني رونايي سبي وشينا بلام اون تجني يعني دتواني تماشا بكي يعني مروف دتواني تماشا بكي يعني او تجني بو هر حركة دكر نم بيني مش بخون دعا مكر لا سهر من هر لا سجدة دام نتوانم هستم والله دنگك هات امزاني وخداي جوريا بانگی منی کرد ناوکی منی راست نای منی نه ولی منیش سرم برس کرده و کس من نبینی بلام همزانی خدا گبره او روناییه ولی منیش هر دعا میکرد چند خولگی دایم اما لایت بخبر هم هات ما از مونی که تر هر دیسان مانگی رمضان دا ام جارا ایواره ما مست ایواره من تماشا کم لشوینی کم لخست خانم خون بمردوی بینم سبحان الله من جلس بیم لبر دایا و لسر تخته منی دانا و من نیم چروتم نیوی دریش لسر قاچکانم پروگی که سپی دانا و دکتورا کان هر کار بای لیدن ناگرد و او تخدید دلی هموی راسا بید همو راسا بید ودا دکتورا که بیه هوا دبید و دشت داره و همویان هاورده کن نای من دینن مامستا دنا کاو لدستی راست تنش تخته که هل دیوار دا راست ازرائیل هات امنیش هیچ نترسام نم خوم شوش کرد نم لخ شو اما کیفم پیاد لاجد یا بترسم کیفم پیاد گفتم هات و هر تماشا درمکی من کرد و تماشا من کرد بیکنی بعدم کنینه که او نبود دانی دیار بی نه تنها بلی وکانی بیکنی هر تماشا من دکی پیدا کنی منش تماشا من کرد زور جوان بو يعني جلس بي ردين راش سبحان الله يعني زور جوان بو منيش هر تماشام كده اوش تماشا من دكي هر بي دكني ولا منيش تماشاي ديسان تماشاي خون کرده و تخطيط دل هر تلفزيوني پیشان داد خطکان هر همون راست دوتن بردام منيش بودم داي بروين چند خوشه هر لنا كواستما منيش بودم بو نروشتم تمسير يعني لو وضحكت هنا جيشتم جا مش لمانگ رمضان ابو دو خونه بلا ممسا الهمون خوشتر
ئەو بوو کە چوومە بەهەشتی بەرزەخ کە ئەو دوو کەسم بینی تایبەتی کەلەوەی بوون منیش لێ بووم لە بەهەشتی بەرزەخ منیش جلی سپیم لەبەردا بوو بەس مامۆستا شتێک عەجیب یعنی دەستەکانی ئێمە ئێستا لەسەر زەوی مووی پێوەیە و دەماری دیارە و نازانم خیتەکانی لێیە لەوەی من وا نەبووم ئەوانیش وا نەبوون مووی پێوە نییە کەس مووی پێ نەبوون تەماشای دەستی خۆم کرد مووی پێوە نەبوو ماریش دیار نەبوون ئێسکەکان يعني جرمێکی ساف سپی کاتێک لە بەهەشتی بەرزەخ بووم يعني ئەوەی لە هەمووان خۆشتر ئەو بوو دواتریش کە چوومە سوژدە بۆ خۆی گەورە لە هەمووان خۆشتر ئەوە کە چوو بووم بۆ سوژدە بۆ خۆی گەورە ئەوجا بەهەشتی بەرزەخ ئەوانە لە هەمووان خۆشتر بوون ئەزمونێکی تریش هەیە مامۆستا دوو ئەزمونی تر هەنە ئەزمونێکی تر ئەم جارە بینینی شەیتان خەودا بووم تەماشام کرد من لە شوێنێکم دەڵێ سەردەمی مسریەکانە یعنی ژوورێکەوە بوو تەماشای دیوارم کرد مێزێکم کرد پەنجەرە یعنی پەنجەرە پێوە نەبوو یعنی پەنجەرەی یعنی شکلی پەنجەرەکە پێوە بەڵام ئاسن و ئەو شتە و دارە پێوە نەبوون تەماشای دیوارەکانم کرد یان حتا مێزەکەش یعنی هەستم کرد ئەوە سەردەمێکی کۆنە جا مسریەکانە من نازانم چ سەردەمێکی بەس کۆن بوو تەماشام کرد کابرای ڕووی لە دیوارێکی زرد خۆی پیشانی مرۆڤ نەدات پیشانی من نەدا جار بە سوورانی قسەی کرد جار بە بادینی وڵا بەرداخی لە دەستدا بوو دەستی ڕاست پڕ شەرابی سۆر کرد بوو گوتی ئەو شەرابە بخۆ خودای گەورە بینی وڵا منیش گاتام پێ کوڕە گوتم کۆوە وا گوتی بابا بخۆ ئەبینی وڵا منیش بیرم کردەوە گوتم بابا خودای گەورە شەراب قەدەغەی کردووە حرامی کردووە عەبدی خۆی سزا دەدا لەبەر ئەم کارە کۆ دەبین وڵا منیش گوتم نا وەڵا ناخۆمەوە بۆ خۆم دوعا ئەکەم خودای گەورە دەبینم گوتی نا ئەتۆ بخۆ تو باس بخۆ ئەوە عایدی من وڵا منیش گوتم نا وەڵا ناخۆمەوە وڵا ڕوون کردە دیوار پەنجەرەکە و گوتم نا وەڵای من ناخۆمەوە من بۆ خۆم دوعا ئەکەم و ناخۆمەوە بۆ خۆم دوعا دەکەم و چمە مزگەوت و خودای گەورە دەبینم دەتوانم بە دوعا ببینم وڵا من هەستەمەوە بەخەبەر هاتمەوە ئەزمونێکی تر ئەم ئەزمونەش واقعیە مامۆستا هەر لە مانگی 4 ئەمە ڕوویداوە سوبحان الله مامۆستا وڵای نازانم مانگی 4 بوو یان 5 بوو بەس 4 بوو 4 مامۆستا شتێکی واقعی ڕوویدا کەسی لە دەرگای ئێمەدا وڵا منیش نەچووم دایکم ڕۆیش بەهاتەوە گوتم دایکی ئەوە کێ بوو گوتی وەڵی بزانم قەرەچ بوون بەس دەرگام داخست وەلا دایکم پەشیمان بووە گوتی وڵی من پەشیمان بووە بڕۆ پێی بڵێ ڕاوەستا ئێستا شتێک پێ ئەدەین منیش چوم سەیرم کرد کەس لەوینێ و تەنها منداڵەکان لەوێنە ماڵێک منداڵ بوو دە 15 منداڵێک بوون ینی تەمەنی 5 ساڵ و 8 ساڵ و 15 ساڵ لێ بوون با منیش هاتمەوە گوتم دایکی وڵا کەسێرە نییە وە تو باسی چیەکەی گوتم کوڕم چۆن کەس لەوێنە تازە لەوێ بوو دەست با بڕۆین بە دووە بگەڕین وڵای مە ڕۆشتین خۆی کۆڵانی مەش دووەوە ینی لای ڕاست و لای چەپ لای ناوەڕاستی هەمووی گردە و دۆڵە کەس ناتوانین بشتەوەی دۆڵێکی کوورە لاهی چوین بۆ لای ڕاست کۆمەڵێک منداڵ لەوێ بوون گوتمان باشە هیچ کەسێک لێرە نەبینەوە ژنێک پیرەژنێک عەبایڕەشی لەبەردا بوو یان هات بێت یان ڕۆشت بێت کەس لێرە نییە ئەوە چەند سەعاتێکە لێرە این کەس نەمبینەوە نەهات بێت نەڕۆشت بێت وڵا پێمان سەیر بوو چوون بۆ لای چەپ دەستە چەپ ئەوانیش منداڵی لێ بوون ئەوانیش هەر هەمان شووە وەڵام مانداوە گوتی وڵای کەسمان نەبینەوە چەند سەعاتە لێرەین نە کەسمان بینێەوە کە هات بێت نە چوو بێت ئێمە هەر لێرەین کەسمان نەدیتیە هیچ ژنێکمان نەدیتیە ژن هەمان ئەو کاتە بزانیم ئەوە مەلایکەتە ئەمن گومانم بوو ئەوە چوو دایکم گوتی بڕۆ بگەرێ لەو پشت کۆڵانە کوڕە منیش گوتم باوە دایکە وڵای ئەمانە کەسان نەبینێەوە کو دەبیدە ینی ئەمە ملیاکەت بەس ئێمە هەر سوورانی لە هەموو شوێنە گەڕانی کۆڵان بێ دەنگ و تەنها ئەو منداڵەکان لای بوون کۆڵان بێ دەنگ بوو یەک کەسمان نەبینی گوتم هەر گوتم دایکەوە ئیشی ئەوە ملیاکەت بووە خۆی من ملیاکەت بە ئێمە نادۆزورێتەوە ئەوە هیچ منەتیش بە ئێمە نییە ئەوە تاقیکردنەوەک بوو وەڵاهی ئەمن کەمێک تۆڕە بووم گوتم هەر هیچ نەمە گوت بە ڕاوستە تێک بۆ دەینن ینی هەریش نەبی ینی دەیزانی نیەتی ئێمە باش بوو بەڵام
هر اوش بینه بود هر هیچ نبا یعنی دبی پی بود با راستا لیره با چهاره با حتی من اشتک دینم ما مستمروف استا لم سردما دا تکلا بونا ام سوال کرانا یعنی نازانی کامیان راستا کامیان خلطه بویا ام کدین هر لحوشة دا يعني اشتاق بي بدا مروف بي بدا دو تاو چونکه مرو نازانین يعني اوانا اشتیوا رو دان يعني مرو نازانین كان كاميون راستا اما مروفا اما راستا اما راست نيه اما مدياكتا اما نيه يعني كيكدنا ويك بسر ايما دهات يعني برا سيمن بيبتك چوم كميك بعدم تازشتك يروشت ان شاء الله خير تدايا